بکرێت ئومێدەواری بتوان لە کاتی خۆیان تەواوی بکەین دواتریش سەردانی دەربەندیخانمان کرد لە دەربەندیخانیش ڕێگەی سەرەکی ناو دەربەندیخان نۆژەن دەکەینەوە بە درێژی 7 کیلۆمەتر کە بەری 490 بەردەوام بێ لە کارکردن و لە ئایندەیەشی نزیکە هەوڵین ئەو بەشە بجێە ئەو پارێکە بۆی دابین کرا بۆی زیاد کرێ بۆی توانین کارەکان خێراتر بکەین و تاوکو کۆتایی هاوینی ساڵی داهاتوو توانین ڕێگای دووسایدی نێوان دەربەندیخان کەلار تەواو بکەین لە دوا ویزگەی سەردانەکەشمان من ئیمڕۆ سەردان ڕێگەی کەلار دەربەندیخان ئەوەنە کارکردن تایدا وەستاوە ئەوەنە کارکردن تایە نەکراوە بەڵێنی چی بە خەڵکی گەرمیانە دەی کە ڕێگەکە کۆتا تارێکمان پێ بڵێ کە تەواو بێ و کارکردن تیانەوەسێ پرسیاری دووەم بەڕاستی بابەتی قتارەکە بابەتێکی زۆر باوە لە سوشال میدیا و لای جەنابیشت بۆ زۆر ئێوەش حەزەکەن هەموو جارێ لە سوشال میدیا لێبێنەوە گرنگیت پێداوە خۆت ئەمانی ئێمە من ئیمڕۆ سێ جار تەسریحم بۆ ڕووداوەوە لە ناوتاق لە دەربەندیخان لێرەش ئەوە سێم جارە ڕوودا و پرسیاران دیارە ڕوودا حەزەکە وەکو سۆشیال میدیای حەز ناکەوەی کەناڵێکی پرۆفشنۆڵ لەبەر ئەوەی ڕووداویەکە دەبا من جوابی پرسیارەکانەوە نا یەکەمی بەڕێکابەر بێ پرسیاری سوشیال میدیا زۆر دووبار من ئیمڕۆ برای عەزیزم من ئیمڕۆ سێ جار هەمان پرسیارتان کردوتەوە پرۆژەکەمان پێ گرنگە زۆر گرنگە زۆر گرنگە لەبەرەوەی تۆ بابەتەکە من ئیمڕۆ هاتووم تۆ جۆ بگرە وەکو ڕۆژنامە نووسێ جۆ بگرە پرسیارێکت کردو با جوابەکەی وەرە من ئیمڕۆ هاتووم سەرپەرشتی و بەسەکنەوەی پرۆژەکانی ڕێگاوبان بکەم تۆ بۆت هەیە باسی پرۆژەکانی ڕێگاوبان بکەیت بەڵام لەگەڵەوە شامل لە ناوتاق جوابی پرسیارەکەی ئەوە مایەوە جاریشتر لە ڕێگەی دەربەندیخان کەلا کردن هەر جوابمانەوە ئێستش دەنابێت ئەوە ئیشی سوۆسیال میدیایە ئەو ئیشی کەناڵێکی پرۆفشناڵ دەبەرەوە جواب برە بەسەواتیتە بۆ خێمەی کفری پەیمانەکان بە کفری بدە ئەوە گرنگە بەڵێ بۆ کفری بەڵێ دەزانکۆش هەر پێکەوە بووین ئەمەوێ لە هەربەی وزارەتەکەتا چی هەیە بۆ کفری بکەن من ئێستا لەگەڵ بینیم کفری پێویستی بەوەیە وزارەتەکەی جەنابتیش ئەسپی خۆی تا بدا بە تایبەتر کە ڕێگایەکەی کە بە ڕێگای گەرمیان و کوێسان دەبەسێت ئەوش ڕێگای دێلێژێ چەند جارێک ئیشمان لەسەری کرد جەناب چاکەداری و هەروەها وزارەتی ئاوادانکردن چۆن ئەتوانێت پشکی خۆی لە کفریا بیسەڵمێنێ کە ئێوە ئەهاتون بە هەکبەیەکەوە تان خزم بە کفری بکەن برای بەڕێز من ئێستا داواکاریەکانی خەڵکی کفریم بینی ئەوەی دێلێژە ئەوە دەستکراوە بەکارکردن بەشی دومیشی ئینشەڵڵا هەر ئیمساڵ دەستی پێکەین واکەین ئەو ڕێگەیە کە تاو بێت هاوڵاتیانی گەرمان بە تایبەتی شاری کفری سوودی لێبێن دوو داواکاری تریان هەبووە بە دروستکردنی پردێک و ڕێگایەک ئەویش ئەیخینە پلانی 2024 بۆیان تەسبیتەکەین چونکە تازە پلانی 2023 ڕۆشتووە ناتوانین ئیزافەکەین لەسا پلانی 2024 بۆیان ئیزافاکەین هەروەها بەشێک لە ڕێگاکانی کوندەکانی توکر عەزیز قادر کە کارکردن دەستی پێ کردوەستاوە ئەوە ئیمڕۆ بەڕێوەری ڕێگاوانی گەرمیانە ماگادار کردوەوە ئینزار با بە کۆمپانیایەکی ئێرانیە ناوی نیمرۆک فارابە یەنەوە دەست بەکارە بن ئێمە شەڵێن وەکو حکومەت پارەیان بۆ تەرخانکەین دەست بە حکومەت تاویەکەن هاتن دەست بەکار بوون زۆر باشە تاویان نەکرد ئەوە ئیجراعاتی قانونی بەرامبەریان نەکرد جاوە وەزیری دارایی تەسریحی من بۆ پێویست ناکە باسی بکەمەوە قسەی وەزیری دارایی ئەو زیاتر ئاگاداری تەفاسیلەوە برای بەڕێزم ئەوە زیاتر پەیوەندیدارە بە وەزیری داراییەوە بەڵام ئەوەی کە من چوارشەمەی ڕابردوو قسەم لەگەڵا کردوون لەگەڵ شاندەکە ئەڵێ گفتوگۆکان ئیجابیە و بەرەو ئاڕاستیەوە ڕاکە کێشەکان چارەسەر ساڵانێکی زۆرە کردی لە ڕووی خزمەتگوزاریەوە پاراوێزراوە وە پرسیاری دووەم ئەوەیە ئەنجومەنی وەزیران چی بڕیارێکی لە لێدانی موچە داوە و چوونی شاندی هەرێم بۆ بەکتا بۆچی دووە برای بەڕێزم ئەوە وەکو باسم کرد وەزیری دارایی ئەمڕۆ لێرە بووە توانتوانی ئەو بابەتانی پەیوەندیدارە بە موچەوە لە بەڕێزیان بکەن ئەوەی کە من هاتووم داواکاریەکانی کفری لێرە جۆی لێ بگرن واوەی پەیوەندیدارە بە ڕێگاوانەوە من جوابی بەمەوە بەسەرسەر و بەسەر ڕێگای ناو بڵێن ڕێگای قەرەبڵاق ڕێگای کە کفری بە جەلولا و خانەخینەوە دەبەسێت ئەو ڕێگایە دەمێکە دەرخسەی بۆ کراوە ڕێگای بڵێ ناڵم ئەو ماخسۆتە پلانی 2024 واتە لە 2024 جەبەجێکرێت خسوانتە پلانی 2024 بەڵێ
کەمتر بکرێتەوە یاخود لێخۆشبوونیەکە بێ بۆی کۆمپانیاکە ڕووکە نام شارە شارەوەی شارەکان ژێرخانی ئابووری هەنی کار هەنی ئەم پلانەتان هەیە وڵی ئەو پلانانە پەیوەندیدارە بە چەند دامەزراوەی شترەوە مەسەلەن وەزارەتی داراییە دەستەی وەبەرهێنان لە ئایندەیەکی نزیکە فۆرمەکانی بە ئۆنلاین بڵاوەکەینەوە و کاتە ئەو هاوڵاتیانی کە شایستەی ئەوەنەوە یەکە نیشتەجێبوونانە وەربگرن لە ئایندەیەکی نزیکە ئەتوانن فۆرمەکان پڕ بکەنەوە دوایی بە پێی خاڵبەندی و بە پێی یاسای نیشتەجێبوون ئەکرێت جێبەجێ ئەوەی بینەر و بیسەری وتەی دان عەبدولکەریم وەزیری ئاوادانکردن و شەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ئامانجە سەردانەکەی بۆ ئیدارەی گەرمیان وەخۆی باسی کرد لەسەر لە بەیانی ئەمڕۆدا لە قەزای دەربەندی خان بووە بە مەبەستی بەسەرکردنەوەی پرۆژەی زەڕایان ناوتاق دەربەندی خان کە ساڵی ڕابردوو لە دوای نوێژانکردنەوەی تولی دەربەندی خان قەراری نوێژانکردنەوەی و ڕێگایشی دەوڵاتیش سەردانی پرۆژەی نوێژانکردنەوەی ڕێگای کەلار دەربەندی خان دواتر ژاکێتە قەزای کەپی بۆ مەبەستی گوێبیستن لە داواکاریەکانی ماگرتوانی شاری کەپریکە شاری کەپریکە بەخۆی باسی کرد بەشە لە داواکارەکانی مانگرتوان پەیوەستە بە وەزارەتەکەی ئەوانەوەکە هەندێک لە داواکارەکان هێستا لە خۆناغی جێبەجێکردندا لە تایبەتی ڕێگای دێلێژەکە هاوڵاتیانی ئیدارەی گەرمیان و بە دیاریکراوی قەزای کەپری وەکو بەدیلی وەکو جێگیرەوەی ڕێگای کەلار سلێمانی سەیرەکەن چونکە لەبەرەوەی لە دێلێژە و دێنە سەنگاوە پاشان لە سەنگاوە بۆ ناحەی سەرقەڵات دواتریش بۆ کەپری بۆ ئێستا بەشێکە لە داواکارە سەرچەکانی مانگرتوانی کەپری نوێژانکردنەوەی ڕێگای دێنێژەیەکە ئەمڕۆ وەزیری ئاودانکردنی دەکردن ئەوەی بە مانگرتوان ڕاگەیان کێسا کارکردن تا لەو پرۆژە ڕێگایە بەردەوامەوە چاودێری تەواویشەکەن تا تەوابوونی پرۆژەکە بە ئامانجی بەکارهێنان و سیبیاندنی بە هاوڵاتیانی شاری کەپریکە هیچێک لە داواکاری سەرچەکانی مانگرتوان ئەچمە لای سەرپەرشتیاران دیارە سەرپەرشتیانی نەشا داواکاری تریانەیە لەگەڵ وەزیرە من خودی سەرپەرشتیارانی مانگرتوانی کەپریە دەزانم پەیامی ئەوان چێ لە دوای سەردانەکەی وەزیری ئاودانکردنەوە تا چەند خۆشحاڵم بۆی کە لە نزیکەوە بەشە لە داواکارەکان ئاراستەی وەزیری ئاودانکردنەوە نیشتەجێکردن کردووە دیارە بەوەی کە ژمارەیەک لە سەرپەرشتیاران بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ وەزیرە قساکەن کاتێوانە سڵاو دەبێم کاتەوە باش هاتنی وەزیری ئاودانکردن و نیشتەجێکردن بۆ خێوەتی مانگرتوان چی دێ ئێمە سەرەتا زۆر سوپاسی بە ڕێزیانەکەین بەڕاستی کاکدانا بەدەممانەوە بووە زۆر ئێمە پێشتر سەردانیمان کردووە بۆ جەنابیان استیجابەی زۆر باش بووە لەگەڵمانەوە زۆر هاوکارمان بووە زۆر ئاریکارمان بووە و زۆر هەوڵی داوە ئەویشە پێی نەکرێت لە توانای ئەوشانە بێ هەوڵی بۆ دا یعنی مستەحیلی بە خرجدا تاوەکو بتوانێت خزمەت بە شارەکەمان بکە ئەمە بەڕاستی هەنگاوێک و گرنگە بۆ شاری کفری و دەستخۆشی لەکەن و ئومیدەوارین ئینشاڵڵا ئەم بڕیاروشتانە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە بێتە مای بژانەوەی شار لە ڕووی ئەوەی گواستنەوەی خەڵک لە شارێک و بۆ شارێکی تر کارێکی زۆر گەورە و زۆر باشە و جارێکی ترش دەستخۆشی لە بەڕێزیانەکەن سوپاسیانەکە داواکارەکەتانە گرنگترین داواکاری کە پێویست بە ڕێگاوبان چی داواکاری بووە ئەم خەڵە بەڵاقمانەیە ئەوەش زۆر مهمە بۆ ئێمە و یەکێ لەوانەیش ڕێگەی سەرقەڵات سەنگاوە بۆ ئەوەی تەواو بکرێ بە تەواوەتی ڕێگەکە ئەم تقریبان ئەم سێ داواکاریە سەرەکین بەڵام لێ لەوە شاوەعدیدا کەوا شوێنەکانی تر هەر بڕیار و بازی کەوتێتە بوارە جێبەجێکردنەوە بۆ تەواوکردنی بەڵێ وەکوویکە لە سەرپەرشتانان باسی کردەمان بەڵێنیان لە وەزیری ئاودانکردن و نیشتەجێکردن وەرگردووەکە هەندێک لە داواکارەکانیان بۆ جێبجێوچاوەکو خودی وەزیری ژاماژی بۆ کرد ژمارەیەک لە جێبەجێکردنی داواکارەکانە نەکەوێتە پلانی ساڵی ئاهێندەوە تا ساڵی 2024ەوە بەڵام بەشە لە داواکارەکانی دیکەشان ئێستا حاڵی حاضر لە پلانی وەزارەتی ئاودانکردن و نیشتەجێکردندایەوە کارکردن تێدا دیارە وەزیری ئاودانکردنەوە بە هاوبەشی وەبێت لە ڕێبەرایەتی گشتی ڕێگاوبان و ئاودانکردنەوەی سلێمانی و بە ڕێبەرایەتی پاراستنی و چاکردنی ڕێگاوبانی سلێمانی دەچمە لای سەرپەرشتارانی تر کاک ڕۆڤان کێنێن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان هاتنی وەزیری ئاودانکردنەوە بە شێوەیەکی مەیدانی بۆ نێو مانگرتوان چی پێیانی ئەمە سوپاسیەکەین پێشتریش جەنابی کاکدانا و تیمی وزاری گۆڕان و سەرجەم ئەو برادرانەمان لە بیدایی ئەم مانگرتنەوە زۆر
بەهێمنی لەگەڵ دۆخەکە تعاملیان کردو هاتوونەتە سەرخەت و پێشتریش ئەم ڕێکخراوە چەند جارێک سەردانی جەنابی وەزیریان کردو لەگەڵ قایمقامیشە سەرداریان کردووە هەنگاوێکی زۆر باشە و بەرزێ نرخێنین و یەکەم وەزیری حکوومەت هەرێمە هاتووەتە خێوەتەکە و پێشتریش بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ خۆپیشاندران قسەی کردو شتێکی باشە و کۆمەڵێک بەڵێنیشی داوە بەشێکی لەم ساڵ جێبەجێ دەکرێت و بەشێکی یەکەوێتە ساڵی داهاتوو ومێ دەکەین جێبەجێ بکرێەوە ومێ دەکەین تیمەکانی تری حکوومەت لەناو حکوومەت لایەنەکانی تریش بێنە سەر خەت وەکو چۆن بەشێکیان هاتوون بێنە سەر خەت کفری خەمی کفریمانەیەمە کفری ناوچەیەکە سنوورە دەبێ حکوومەتی هەرێم بە ئاوڕی جدی لێبداتەوە بە ئەم خێوەتە خێوەتی هەموو لایەنەکانە ئەوەی دێتە ئێرە هیچ ئینتیمایەکی نەپارێزی ناتوانانی شارەکانی تر بپارێزی ڕامەکانی وەزیر ئاودانکردنی شێگەن چی ئومێد بەخش بووبووەوە چی ڕێگایەکە داواکاری سەرەکیەوە بێ لە دەستپێکیمان بۆ ڕێگەی کفری کەلار بە یەکێکە لە داواکاری خۆپیشاندران ڕێگەی دێلێژە یەکێکە لە داواکاری خۆپیشاندران کە جێبەجێیەکە ڕێگەی گوندی بەکرەشەل یەکێکە لە داواکاری خۆپیشاندران بۆیە ئێمە بەرزەی نرخێنین و لەسەر خەتە بین لەگەڵیا بۆەوەی بتوانین وردە ئەو پەیامانەی تریشی کە لە خۆپیشاندران داوایەکەن بتوانین بەجێ بگەین سەرچاو بەڵێ ئەوەی بینەر و بیسەرێ بوو گوتەی چەند سەرپەرشتارێکی ماگرتوانی شاری کردی بۆ خۆیان باسەکەنەوە خۆشحاڵن بە هاتنیەکێ لە وەزیرانی ئەم کابینە حکوومەتی کوردستان کاویش وەزیری ئاودانکردن و شەجێکردنەکە بەشێ لە داواکاریەکانی ئێمانکە مانگرتنیان بۆ ڕاگەیانەوە معنیە بە وەزارەتەکەی و بەتایبەت بۆەوەی خراپی ڕێگاوبانەکانی دەروی شارەکە شاری کفری بەسێتەوە بە شار و شارەکانی تری پارێزگای سلێمانیەوەکە چەندین ساڵی داری گەرمیان ژیرۆدەی خراپی ڕێگا سەرەکیەکانی دەروی شارەکەیەوە ئەوان ئێستا وەکو جێگرەوەیەک ڕێگای دێلێژە سەنگاو بەکارێنن بۆ هاتوچۆکردنی نێوان ناوەندی پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمانە بەڵێەوەی کە ئەیبینن هاوشان لەگەڵ وەزیری ئاودانکردن شەجێکردن یەک لە بەڕێوەبەری ڕێگاوبان ئاودانکردنەوەی سلێمانی و بەڕێوەبەری پاراستن چاکردنی ڕێگای سلێمانی بەشدار بوون لە شاندەکەی وەزیری ئاودانکردن شەجێکردن بەڵام ئاماجی ئەوەی دەرخستە و لێکۆڵینەوە بکەن بۆ تێچووی و پرۆژانەی کە ماگرتوانی شاری کفری چەندین ڕۆژە لەژێر ئەم خێوەتە دامانیان کردو داوایەکەن ئەگەر دەرفەتە بێ دەچمە لای بەشێکی دیکە لە مانگرتوان سڵاوتان لێ بێم کاتان باش بە شێوەی ڕاستەوخۆکێنێن لەگەڵتان هەیە هاتنی وەزیری ئاودانکردن و شەجێکردن بۆ خێوەتی مانگرتوان پەیامی چی بوو چی پەیامی بەڕاستی هاتنی جەنابی وەزیر گەورترین دەستکەوتە بۆ ئەم خەیمەیە ئێمە داواکەین لە هەموو وەزیرەکان کە پابند بن پەیوەستن بە و خاڵانەی کە دامانناوە لە 26 خاڵەکە بەڕاستی بێنە ژێر ئەم خەیمە ئەو خاڵامانە بۆ جێبەجێ بکەن ئێمە سپاسێکەین لێرەوە و دەستخۆشیشی لەکەین داواکاریتان چی بوو کە ئێسامڕۆ ڕاستەوخۆ وەزیر لە بڵێ تەبان و داواکاریانە داواکاریە خەڵکەیە ئەمە لە یاداشتێکە تۆمارمان کراوە کە 26 خاڵە کۆمەڵێکی پەیوەستە بەم وەزیرەوە بەم وزارەتی ئەم بەڕێزە پێمان داوە و لە ئایندێکی نزیگای ئینشاڵڵا چێتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی یەک دوو خاڵی توان باسکەم لێرە ڕێگای دێلێژە کە ڕێگایکی زۆر استراتیژیە بۆ خەڵکی کفری چونکە بەڕاستی ئەو ڕێگای کە ئێستا لە کفری و بەرەو کەلار و بەرەو سلێمانی ڕوا ڕێگای مەرگە ئەگەر بتوانێت بەڕێزی ئەم ڕێگایمان بۆ قیرتاو بکە ڕێگای دێلێژە بەڕاستی کارەساتی زۆر لە خەڵکی کفری تووشی ئەو کارەساتە نابن کە لە ڕێگەی کەلار و بەرەو سلێمانی ڕوون ئەوە یەکێکە لە خاڵەکان کە بەلای ئێمەوە زۆر گرنگە خاڵێکی تر کە بەلای ئێمەوە گرنگن بەڕاستی ڕێگایەکمان هەیە لە دوانزەیمان بەرەو بەراق ئەوەش ڕێگایکی استراتیژیە بۆ شاری کفری حقیقەتەن ئەوەشمان داوا پێی کۆمەڵی خاڵەتیشمان داوا پێ ومێدمان هەیە بەڕاستی جێبەجێکا بۆمان ئینشاڵڵا هاتنی ئەویش بۆ ژێرم خەیمە بەڕاستی من بە گەورەی دەستکەوتی ئەزانم بۆ ئەم بەڕێزانی کەوا سەرپەرشتی ئەم خەیمەتاکەن دەست خۆش بێت ئەگەر دەرفەتە بێ زۆرترین نادر ماوەسا کۆچەر سڵاو لێبێ ببوورە پامی تۆ چییە هاتنی وەزیر چی پامێکی بێوەگەیان ئێوە لە نزیک چتان پێوە بەخێر هاتنیانەکەین بەڕاستی وەکوی وەزیری حکوومەتی هێرێم و دەستخۆشییان لێکەین هات لە نزیکەوە گوێ لە داواکاریەکانی مانگرتوانی کفری گرت و ئێمەش لێرەوەندێک داواخکاری کفری هەبوو پێمانگەیاند و بەڵێنیدا بە زوویی کاریان لەسەر بکاو ئەوانەی لە دەسەڵاتی جەنابیانە بەجددیشیان لەسەرەکە و لە ماوەکانی نزیکە ئینشاءڵڵا دەستکەوتی باشێ بێ وڵای ئەمە ڕێگەی دوانزەی مام قەرەبڵاغمان هەیە و دوو چینی قیری سەرخلاص سەنگاوە ڕێگەی دێلێژە و ڕێگەیەکی استراتیژیە کفری ڕاستەوخۆ بە سلێمانیە بەسێتەوە
و چەند ڕێگەیەکی تریش جەنابی وەزیر بەڵێنیدا کە بەجددیشیان لەسەر بکاو و هەندێک نووسراوی ئیسtisنا بکە بۆ جەنابی سەرۆک وەزیران بۆەوەی بتوانین کە بە زووی هەندێک حاڵەت هەیە چارەسەر بکرێت. میوانی بۆ هاوشان لەگەڵ هاوڕانی دیکەت کە سەرپەرشتی ماگرتوانێت لیستە داواکاریتانە زۆرترین داواکاریتان وابەستی چی وەزارەتێک یاخود بەڕووی وەزارەتێکەوەکار جێبەجێکردن؟ وڵات بە حکمیەوەی کفری لە چەند ساڵی ڕابردوو غەدری زۆری لێکراوە و لە هەموو سێکتەرەکان مشکی لەمانەیە لەخوا بە زیاد بێ ئەمڕۆ لیژنەیەک لە وەزارەتی تەندروستی هات نێرە و گرفتەکانی تەندروستی پێم وابێ بە زووی چارەسەرە بن و لە مەجای لە وەزارەتی شارەوانی لە هەموو پەیوەستن بە هەموو وەزارەتەکانە و دەستەی وەبەرهێنان ئێمە لە هەموو سێکتەرەکان بە پاکێکی جیاواز داواکاریەکانمان داوەتە حکوومەت و لایەن پەیوەندیدارەکان و بەشێکیان چارەسەر بوون بەشێکیان ماون و بەشێکیانیش وەختی ئەوێ بەڕاستی و هەندێک بڕیاری ئیداریش وڵاهی خەرارە لە چەند ڕۆژی داهاتوو جگەل لە سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەتیش بێتە سەرخەت و ئینشاءالله ئێمە کە داواکاریەکان جێبەجێ کران و وعدمان پێدرا لە داهاتوویەکی نزیکە ئەوانەی کە بەڕاستی هەندێک داواکاری ئەمە هەیە وەختی دەوێت و بڕیاری ئیداریە بێ کە بزانین ئەوانە چارەسەر بێ ئینشاءالله بە ئاهەنگێک خێمەکە کۆتایی پێهێنی نومانگرن وادەی جێبەجێکردن یاخود بەڵێنی تەواوەتی جێبەجێکردنی داواکارەکانتان لێرە چۆن؟ بەڵێ بە تاکید دەمێنینەوە. لەوەی بینیتان هاتنی وەزیر ئاوادانکردنی شەڕێکردنی حکوومەت هەرێمی کوردستان بوو بۆ سەردانیکردن لە مانگرتوانی شاری کردی کە ئەوە خۆیان باسان کە بەشێ لە داواکارەکانیان پێوەست بۆ بۆ وەزارەتە مامەسە سڵاو دەبێت تۆش ئەتەوێت پەیامێ بگەینی بزانم پەیامی تۆ چییە؟ وڵی پەیامی من پەیامی مانگرتوانە مانگرتوان ئەو داواکاریانە کە باسییان کردووە ئەو داواکاریانە هەمووی ئاراستە کردووە بۆیە پێویستە و جەنابی وەزیر ئەو داواکاریانە کە هات هەر هاتینی بۆ ئێرە گەورەترین شتە دوجار گوێگرتنی لە مانگرتوان و هەروەها لە داواکاریەکانیان بەجێبەجێکردنی داواکاریەکان ئەو کاتە ئێمە داخوازەکانمان جێبەجێک داخوازەکان داخوازی شخصی ئێمە نییە داخوازی ئەم شارەیە داخوازی ئەم شارە ئەوەی کە هەموو ڕۆژی غەدری لێکرا هەموو ڕۆژی گوێی پێ نادرێ بەتایبەتی ڕێگاوبان سنووری کفری چاک بکرێت زۆر باشە ئەو ڕێدیە لێژە ڕێ عیسقا ڕێژ گوندی بەکرەشار و هەروە ڕێی کفری قەرەبڵاغ ئەم ڕێگانە زۆر گرنگە و هەروە ئەو پرۆژانەی تر سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوەیە کە ئەمان ئیش وزارەتی ئەمانە پێویستە بە جوانی بە پێی داواکاری خەڵکی ئەم شارە بێتە دەنگمانەوە ئێمە شارەوە مانگەرەکە داواکارەکانمان جێوەجێ بێ شارەکەمان ئاوادان بێت خۆی وەزیری ئاوادانکردنەوەی حەزەکەین کە هات بۆی لە گەڕ لەچین پرۆژەکانی کەپری لێرن بەکەمترین ماوەیەوە زۆرترین دەنگدانەوەتان دروست کرد لە تەواوی هەرێمی کوردستاندا بەرپرسە حکومەکان هاتونەتە سەرکەوت ئەوە تاکەمە پێش ئێستا وەزیری ئاوادانکردنەوە لێرە بوو هەستان چۆنە ئێستا یەدیەدی وا بەرپرسانی پێوەستدار دێن پێشەکی دەستخۆشیتان لەکەین ئێمە بەڕاستی هەستێکی زۆر خۆشمان هەیە هەستێ ینی جێگای ئومێدە کە ئەم وەزیرە بەڕێزانە تایبەتی وەزیری ئاوادانکردنەوە ئەوەی ڕێگەوبان سەردانی کفری کردو ئێمە بە شانازی پێکەین گەورە بووین جێگای دڵخۆشیە هیوادارین ئەو بڕیارانەی کە داوێتی لەگەڵمانە چەندین جار کۆبنەوەی کردو لەگەڵمانە بەڵام جارە هاتە ناو خێوەتگەی ئێمەوە پاڵپشتیمانی کردووە یەکێکە دەستکەوتەکان باتە بواری جێبەجێکردنەوە بۆی جارێکی تر شاری کفری بگەشێتەوە و بە شێوەیەکی بازرگانی زیاتر گەشە بکات. من داوایەکم لە وەزیری ئاوادانکردنەوەی وەزیری بەڕێز کە ئێستا سەردانی شاری کفری کرد یەکینی خاڵی باز کرد ڕێگای کفری دووز کە بە دووسایتکردنی ئەو ڕێگایە وعدیدا کە پرۆپۆزەڵەکەمان لێ بچێنێ سەردانی بەغا بکە لەگەڵ بەغا تاوتوی بکە هیوادارین ئەو خاڵەت جێبەجێ بکە و زۆر دەستخۆشتان لێکەن و جێگای شانازیە کە سەردانی شاری کفری کردو. زۆر سپاس. بەڵێ ئەگەر وێنەگرەکە دیمەنەکان نیشاندا لێرە بەشێ لە مانگرتوان تاوتوی ئەو سەردانی وەزیری ئاوادانکردنەوەی شەجێکردنەوە
حکوومەتی کوردستانەکەن کە لێرە بەڵێنی جێبەجێکردنی بەشە لە داواکارەکانیداوە بەڵێنیشی پێداوام بەشێکی دیکە لە داواکارەکانم بخاتە پلانی وەزارەتانەوە بۆ ساڵی ئایندامە جگەلەوەی هەماهنگگی لەگەڵ حکوومەتی ناوەندا بکەن بۆ ئەوەی کە کفری